سەرکردەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە شاخۆ بۆ شار و لە خەباتی چەکداریەوە بۆ خەباتی مەدەنی ئەو هێزەی هەمیشە لە خەباتدا بووە بۆ خزمەتکردن. ئێستا بە لیستی ژمارە 147 جارێکی دیکە بەشدارە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئەوان دەڵێن وەکو چۆن لە شاخبارگریمان لە خاک و نیشتیمان کردووە، ئێستاش دەمانەوێت بە خەباتی پەرلەمانی دووپاتی ئەم ئەرکە بکەینەوە. ئێمە سپاسی خوا دەکەین لەسەر ئەم نیعمەتەی کە ئێستا پێی داوین کە ئەوش نەسرەتی ئەم ئیسلام و دینەیە کە بە چاوی خۆمان لە کوردستانی خۆشەویستا دەیبینین، ئەوش بەرهەمی ئەو شۆڕشەی کە ئەلحەمدولله ئێمەی ئیسلامی ئێمەی کۆمەڵی دادگەری جێپەنجەمان چی لە شاخ وەچی لە شار و دەوری باڵامان ئەلحەمدولله بینیوە لە ڕووبڕبوونەوەی ناحەزانی ئەم خاک و وەتەنە ئەم وڵاتە وەکو ڕژێمی بەعس یا هەر کەسێکی تر کە بێوێ بەرامبەر بە خاک، بەرامبەر بە وڵات، بەرامبەر بە میلەتەکەمان کارێ بکە کە جێی قوبوڵ نەبێ ئەلحەمدولله توانیومانە ڕوبەڕوویان بووینەوە و بە ئیستایشەوە سوپاسی خوا دەکەین هەر ئامادەین بۆ هەر ڕۆژێک ئیسلام پێویستی پێمان بێ هەمان ئەو کوڕە بووین، هەمان ئەو مەرد و پیاوە بووین کە لە شاخ و ئیستەش لە شارین. وەکو چۆن لە شاخ و شار بەرەنگاری ڕژێمی بەعس بوونەوە ڕۆڵی سەرەکیان لە ڕزگارکردنی کوردستان هەبووە بەتایبەت لە ڕاپەڕینەکەی ساڵی 1991 دوای ئەوەش لەکایی سیاسی و پەرلەمانی بۆ هەمان مەبەست و بۆ خزمەتی خەڵک تێکۆشاون. ڕەنگە کۆمەڵی دادگەری ئەو هێزە سیاسیە بێ کە توانیوێتی خەباتی چەکداری گرێبدا لەگەڵ خەباتی مەدەنی. ئەو کاتێک کە خەباتی چەکداری گرنگ بووە، ئەو کاتێک کە خەباتی چەکداری ضرورەتی واقعەکە بووە، دژی ڕژێمە تۆتالیتارەکەی بەعس جەنگاوە. کۆمەڵێک سەرکردەی بە شەهید داوە لەو پێناوە، دەریایەک خوێنی ڕشتووە لەو پێناوە، بۆ یە کاتێک ضرورەتی جیهاد هەبووە جیهاد و چەکی جیهادی لەشان کردووە، و کاتێکیش خەباتی مەدەنی پێویستی بەوە هەبوو خەباتی مەدەنی بکە چەکەکەی داناوە و دەستی کردووە بە خەباتی مەدەنی. خزمەتگوزاریەکانی کۆمەڵی دادگەری لە ماوەکانی پێشوە شایەتی ئەو حاڵەتەن کە توانیوێتی لە بواری خزمەت گوزاریە دەستێکی باڵای هەبێ، خەستەخانەکانی بەخشین لە تەواوی شارەکانی کوردستان، نوری حکمە لە تەواوی شارەکانی کوردستان، پەروەردە و دەرزوتنەوە و حجرەکانی لە تەواوی شارەکانی کوردستان، سەلماندنی ئەو ڕاستیەیە کە سەرکردەکانی کۆمەڵ، کە قەواعیدی کۆمەڵ، کە کادرانی کۆمەڵ توانیویانە ڕۆڵەی ئەو مەیدانە بن کە پێویست بۆ ببن. کۆمەڵی دادگەری کوردستان لە مێژووی دروستبوونیەوە تاوەکو ئێستا قوربانی زۆری دا و هەمیشە لە خەبات و هەوڵدا بووە بۆ پاراستنی دین و ژینی خەڵک و ئامانجی بووە خەڵک بە خۆشگوزەرانی بگات و لە گەندەڵی و نادادی ڕزگاری بێت. ئێستاش داوای متمانەی دەنگدەران دەکات بە لیستەکەی و کاندیدەکانی و دەڵێت بەڵێنەکانمان ڕاست دەرچوون و لەگەڵ دەنگدەرانمان ڕازگۆ بووین. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.